نەرمونیان و ئاسانکار بە ئەی ئینسانی مسلمان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ من كان هەینەن لەینەن سەهلەن قەریبەن. چوار سیفەتی داناوە. هەر کەسێک ئەم چوار سیفەتەی تێدا بێ، هەینەن ئینسانێکی هێدی لەسەر خۆ و هێمن بوو، دەم و چاوێکی گەشتی هەبوو، لەینەن نەرمونیان زمانێکی نەرم و شیرین، سەهلەن ئاسانکار هەریشەکت پێی دەبوو زۆر بە ئاسانی بەلایەوە ئاسان دەبوو، قەریبەن لە خەڵکی نزیک دەبووەوە، تێکەڵاو بە خەڵکی باش دەبوو، ڕەفاقەت و هاودەمی زۆر خۆش بوو، لێی وەڕز نەدەبووی. حرمه الله على النار، حرمه الله على النار، خوای گەورە ئەو کەسە لە ئاگری دۆزەخ حرام دەکا. ئەتوانی سەیری خۆت کەی. هەر کەسێ ئەم چوار سیفەتەی تێدا بوو، دوای عیبادەتەکانی خوا و یەکتاپەرستی خوای پەروەردگار لە ڕەوشتە ئینسانێکی هێمن و لەسەرخۆ، ئینسانێکی نەرمونیان و زمان شیرین، ئینسانێکی ئاسانکار بوو، بە ئاسانی کارەکانی بەدەستەوە داهاتن، ئینسانێک بوو حەزی لە نزیکی بوو، بەردی خڕی ناو کۆمەڵگانە بوو. ئەو خوای گەورە ئەو ئینسانی حرام کردووە کە جەهەنەم ئازاری بدا و بیسووتێنێ. ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. خوا لە سوڕەتی ئالی عیمران لە ئاەتی 159دا بە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەی خۆشەویستم، ئەی محەممەد کە تۆ بەڕێزترینی هەموو مرۆڤ و مەخلوقاتی سەرزەوی، گەورەی هەموو پێغەمبەرانی، وەڵڵاهی زمانت زبر و بایە و دڵت ڕق بوویایە، یەک کەس لەو هاوڵە بە ڕێزانە بە دەورتەوە نەدەمان. ئەها زۆر کەسەی لەن فڵان کەس وەڵای دیندارە، بەخوا شەو نوێژ دەکا، عیبادەت دەکا، ڕۆژی سنەت دەگرێ، قەد ڕەمەزان ڕۆژ و ناخوا زیکر و تەسبیحات دەکا، کەچی کەس خۆشی ناوێ. ئەوە هی دووشتە. یەکەم زمانی زبر و ڕەقا، دووەمیان دڵی ڕەقا، دڵی میهرەبان نییە، دڵی نەرم نییە. ئەگەر خاتەمی پێغەمبەران وای پێ بفەرمێ بڵێ ئەگەر زمانت زبر و قسەد ڕق بوویایە، باشترینی ئومەتی ئیسلام کە سەحابەن، بەخوا ئەوان لە دەور نەدەمان. ئەی من و تۆ بڵین چی؟ کەواتە هەوڵ بدە ئینسانێکی نەرم و نیان و ئاسانکار بە. پێغەمبەری خوا دەفەرمێ لەیسە المؤمن بالطعان ولا اللعان ولا الفاحش ولا البذيء. ئیمامی بوخاری لە ئەدەب المفرەدا ڕیواەتی کردۆ شێخ ئەلبانی ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ صەحیحە. ئەم فەرموودەیە پێمان دەڵێ ئیماندار تانە لێدەر نییە، لعنەتکەر نییە، قسەی ناشرین بە کەس ناڵێ، زمانی شەڕ نییە و جوێندەر نییە. هەر کەسێکت بینی بە هەر ناوێکەوە، هەر بچوایە هەر شوێنێک تانەیەکی لە یەکێک دەدا، تعلیقێکی لە ماڵێک دەدا، میواندارێکی بکەدا پاتایەوە ماڵی تعلیقێکی لەو ماڵەدا لە کەسوکاریەدا، ئەوە بەڕاستی لە ئیمانداران دادەبڕێ، ئەوە بەڕاستی سیفاتێکی تێدا نامێنێ کە ژیان بنەخشێنێ. ئەو کەسەی کەوا لعنەتکەرە، بەم دەڵێ لعنەتی خوا لێبێ، بەو دەڵێ نەعلەتی خوا لێبێ، ڕۆژانە لە جاتی ڕەحمەتی خوا لعنەت بەسەر خەڵکا بڵاو دەکاتەوە. ئەو کەسی قسەی ناشرین لەم ناو هەموو قسە جوانەدا کە لەم جیهانەدا، لەناو ئەو هەموو کتێبەدا، لەناو ئەو هەموو زمانەدا هەیە، لەناو ئەو هەموو پەندەدا هەیە، لەناو ئەو هەموو ئاەت و حەدیسەدا ئەم هەموو قسە جوانە هەیە، قسەی ناشرین هەڵدەبژێرێ، زمانی بە قسەی ناشرین ڕاهاتووە. ئەو کەسەی زمانی شڕە، زمانی شڕە، گوێن فرۆشە، خەڵک لە زمانی دەترسێ، وەڵڵاهی ئەوانە لە ڕیزی ئیماندارانی ڕاستەقینەدا حیسابیان بۆ ناکرێ. ئەوانە ژیان دەشێوێنن لە هەر شوێنێکا بن، لە هەر کۆمەڵگایەکا بن.